زمانی کوردی لە خەتەرێکی حەقیقیدایە ڕەنگە لەناو بچێ هەزاران ساڵ 2500 ساڵ بندەست بووە لە ترس و لە شەرمی زمانە دەوڵەمەندەکانی دەوروبەرمان کە هێزیان هەبووە خۆی لەناو ئەو شاخ و داخانە شاردووتەوە ئێستا خەریکە سەر دەردێنێ بەڵام لە هەموو لایەکەوە لێی دەدەن ئەو زمانە خەریکە کۆدەکانی خۆی ون دەکات کاتان لێ دەکەم پێویستە بزاوەکی زۆر بەهێز لە کوردستان پەیدا بێ لەسەر زمانی کوردی بکاتەوە زمانی کوردی لە دەست نەخوێندەواران خەریکە لەناو دەچێ هەر کەسێک تەماشای ئەو تابلۆیانە بکە کە لەسەر دوکانەکانی هەولێر نووسراون دەزانی بە چ دەردێکیان بردوین دەبێ بە خاوەن دەرکەوین لە زمانی خۆمان زمانی کوردی شەرەفمانە ناموسمانە غیرەتمانە هەموو شتێکمانە هەر ئەمڕۆ دەبێ قانونێک دەرچی قانونی پاراستنی زمانی کوردی ئەو ئاوەی هاتیە دەبێ بە زمانی کوردی لەسەری بنووسرێ نابێ بە زمانێکی غەیری کوردی دەرمانێک کە ئێوە وەری دەگرن لە دەرمانخانەکان دەبێ بە زمانی شیرینی کوردی لەسەری بنووسرێ ئێمە ئەو حەقەمان هەیە دەبێ لە ویندۆز زمانی کوردی هەبی وەکو زمانی سامیەکان کە زمانی 15,000 کەسە زمانی 40 ملیۆن کەس بۆچی گاڵتەی پێ دەکەن هەر کەسە و ڕێنووسی خۆی هەیە هەر کەسە و ڕێزمانی خۆی هەیە ئەو بەرەڵایە هەتاکەی ئەبێ قانونێک دەرچێ مەرجەعێک هەبێ ئەو مەرجەعە گوێی لێ بگیرێ بە گوێرەی قانون هەر شتێک مەرجەع بڕیار بدە لە باخچەی منداڵانەوە حتا دەگاتە دکتۆرە دەبێ بەگوێی بکەن هەموو ڕۆژنامەکان هەموو گۆڤارەکان هەموو ڕادیۆیەکان هەموو دوکانەکانی کەلوپەلفرۆشی دەبێ گوێ لەو مەرجەعە بگرن ئەو هانەبی ئێمە زمانمان لەناو دەچی جارێکی دی دەیڵێمەوە زمان شەرەفمانە ناموسمانە غیرەتمانە لێی بە خاوەن دەرکەوین